ئەمە دانانی هێمایەکی مانگی پیرۆزی ڕەمەزانە لە شوێنی کوڵەباڵا دزراوەکە لە قەزای خوڕماڵ سەر بە پارێزگای هەڵەبجە، بەڵام پاش دوو کاتژمێرەوەش لە شوێنەکەی لابرا. ئەم بابەتەش کە لێرەدانەوە بابەتێکی ڕەمەزانێ با ئەمانە هیچ شتێک وا نەکات کە بڵێن حتا خەریکە شتە بڵێن ئەوەی کە بووە بە ڕێگەسپەرستی خەریکە سەر هەڵدا کە چەند کەسێکی کەمن زاڵ بووە بەسەر مەسەلەی دینەکەشا بۆیە نابێت ئەو شتانە ڕێگر بێت لەسەر کۆمەڵەشت حتا ئەوەی کە پێشووتریش مەسەلەی کە دانرا بوو کڵۆباڵەکە خۆ کڵۆباڵ تەنها ڕەمزی هەورامان نییە، ڕەمزی شارە زۆر، ڕەمزی جافە، ڕەمزی هەموو کوردە. بۆیە ئەم شتانە کە ئەمێ دەکەین کە نەمێنێت گەنجی ئێمە بە شێوەیەکی باشتر جوانتر شایستەتر بیر بکاتەوە کە دوور بێت لەم جۆر ڕێگەسپەرستانە. ئەو هێمایی مانگی ڕەمەزان نوێیە و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجەوە دروست کراوە. مانگێکە و ئاماژەیە بۆ بەخێراتنیە و مانگە پیرۆزە، بەڵام بەشێک لە خەڵکو و تۆڕی ڕێکخراوەکانی خوڕماڵ شوێنەکەیان پێباش نییە و وتویانە شوێنی کوڵەباڵەکەی و نابێت لەو شوێنە دابدرێت. ماوەی ڕابردوو کوڵەباڵێک دانرا کە ڕاستی لێرە هێمایەکی زۆر جوانە بوو کە لێرە دام بدرێ، بەڵام بەداخۆ بە شێوازێکی خراپ ددرا و با بڵێن سەرنگم کرا. ئەمە جێگای پرسیار هەر بۆ دەستگا ئەمنیەکانی لێرە. بۆ جارێک تریش هێمایەک دانرا و هێمای ڕەمەزانە. ڕەمەزان مانگێکی پیرۆزە لای خەڵکی کورد بە گشتیەکەی و بە تایبەتی لە سنووری ئێمەخە توانین بڵێن خەڵکی ڕەها موسڵمانە و پێویست بوو دەستی بۆ نەبرێ بە شوێنی خۆی بمێنێتەوە. بۆیە ئیوادارین جارێکتر ئەم جۆرە کارانە لەم شارێمە دووبارە نەبێتەوە. ساڵی 2023 ئێرە لەلایەن سەرمایەدارێکی ناوچەکەەوە بۆ دانانی هێمای کوڵەباڵ و کڵاش وەک دوو بەرەمی ناوچەکە دروست کرا، بەڵام لە شەوێک نیوەی مانگیشتی ئەو ساڵە کوڵەباڵەکە دەزرا و تا ئێستاش نەدۆزراوەتەوە. ئێستاش خەڵکانێکی ناوچەکە ڕێنادەن هیچ هێمایەکی دیکە لەو شوێنە دابدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خوڕماڵ.